بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم لخزمة كتابي نازداري مختصر منهاج القاصدين زمنك جيان بسر أبين إمام غزالي لبابك السربخويا باسي محبتي خواي بو كردين كإنسان محبتي خوا لدليات شسبي قناغك أشت السرتر أنز لقل خوايا بياءك كأنسي لقل خوايا بياءك راضي أبي بهموشتيك رب العالمين. راضيبون الرضا يكك لصفة كاني لبرهم الزوج جوانا كاني محبته خوشويستي خوا يان علامتي بهيز العلامات كان كإنسان خواي زور خوشويبويا برهمو كاركاني خواي قول راضي. إشكالك لي راية بيشو إمام غزالي جوابي أداته ولا درسي أمره لخزمتي يا أبين أبيش أوياك أقربيتو إنسان راضي به بيكك لكاركاني رب العالمين ودوايش دعاء بكابل إخوائي أو شتم لسلابي أو بلا مصيبته أيام دوشتا عكسي يكترنين منافينين لقال يكترا يما لايك باسي وكين إنساني مسلمان أبي زور راضي بهموشتك وهمو مصيبته وهمو بلا وهمو ناراحتك لا يكتريش أمري في أكريبوي كدعاء بكا ببارته وبلالته ودعواك يا إلهي أو شتم لسلابرة أو مشكلة لسلابرة أفرمي أيام دوشتا عكسي يكترنين أما يك دو إما هميشه شر أبينين شر إما وتمانا كبايشي خوا رازين بهموشتك رازين بلام أبين لنا وكوملقا الشر هيا ظلم هيا ستم هيا إما أمر من بيكرا وكرا قريب كين لستم قريب كين لخرابه باشا مدو أنا عكس يكترنين للا أمر من بيبكا بلا قريب كين لخرابه لا يكيش بيوان بلا رازيبن يد أم إشكال من بو جواب أداته إمامي غزالي أفرمي هريك يقلم دوانا بيتشوانا نين لقل رازيبون بخواي قورة أفرمي مسائل دعاء إما عبدايتي أكين بدعاء. الدعاء هو العبادة لروايتك الدعاء مخ العبادة كروك عبادات يان كل عبادات لكوا رنگ أداته ولا الدعاء كنو لا الله ولا رب العالمين بشكل عبدايتي تو خوا جل جلاله باسي عبد الصالح كان كردو وصفي كردون بوي يدعوننا رغبا ورهبا لكاتي خوشي وناخوشيا دعاء كانوا دزبرز كانوا أبهرنا وطبعا لكاتي ناخوشيا كافريج دعوة لأخوائك لكاتي ناخوشيا لكاتي الرهبة ناراحتيا كافر ومسلمان وهمي هوارك هي تشاركي تريني كسيق لتياريك وكيوت أخواره هيج هواريني غير إخوانا بهوارك كسيق لنا ودرياك غرق بهوار لغير إخوالك يبكى يعني بويا الرهبا كافر بيدين حتى مشركين قريش لكاتي ناراحتيا هواريا لأخوائك كردو داوان لأخوائك الخوائي بهانا ما نورا بلام كسي إيمان دان لقل أوانا لدعايا جيوازكي شيا رغبا ورهبا لكاتي خوشيا هر دعاءك لكاتي ناخوشي ناراحتيا هر دعاءك باشا من منافيني لقل قدرة پیغمبر جان صلى الله عليه وآله وسلم غيري أو لبيغمبران لصالحين لبياو برزكان أولياء أمته همو ين دعايا كردوا كوابوه إما لنوان دوشتن آية دعاء قدري خوا وقضاي خوا أقوره أم برسيارة زور قرنجة آية دعاء قدر وقضاي خوا أقوره طبعا علمي خوا هيا لقل قضاء وبرياري خوا علمي خوا بهمو بيك هاتو وردكارك أم عبد أم مصيبتي توشبي أم دعايا أكا خوا بهو أم دعايا لسري لا أبا أم خير أكا بسر أو علمي خوا خدي قضاء خوا آية هل الدعاء يرد القضاء آية دعاء رد قضاء كاتو علماء أهل السنة أفرمون بلا الدعاء رد قضاء كاتو قضايك بلايك مصيبتك هاتو دعاء رد أكاتو أفرمون دعاء لبرانبر قضايا أوستي أفرمون بلا لأسمان ويتخوارو دعاء لخوارو بروسروا زورك الدعاء بلاك الراجيرك يا لتوي لا أدا يان هواشي أكاتو هند جار دعاك قوتي أوان ديني بلاك لسلابر بلام هواشي أكاتو تخفيفي أكا لسرت
بۆیە ئینسانی ئیماندار مەهما کان ڕازی بێ بە ڕەب العالەمین، ڕازی بێ بە هەموو شتێکی خواگیان، لەگەڵ ئەوە بێت دوعای زۆر بکە. بۆیە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام زۆر دوعایان کردو، حتا پێغەمبەری خۆمان عەلەیهی الصەلاة وەسەلام لە کاتی غەزاکانە خۆ ئەیزانی ئەوە خواگیان پیشانی دابوو کە نەسرەت بۆ ئیماندارانە، ئەوەندەی دەست بەرزە کردەوە عەباکەی سەرشانیە کەوتە خوارەوە، دوعای ئەکرد ئەپاڕێەوە ئەلاڵایەوە، خواگیان نەسرەتمان پێ بدە، خواگیان هاوکارمان بدە بکە. هۆکارەکەی ئەمە چییە؟ دوعا فعلەن عولەما ئەفەرمون ڕەدی قەضا و قەدەرەکان ئەکاتەوە، بەڵاو مصیبەتەکان لەسەر ئینسانی موسڵمان تەخفیف ئەکات و لا ئەبە. ئەی باشە ئەو هەموو مەعاسی و خراپەکاریە ئەیبینین، مەگەر خوا جەل جەلالوهو خۆی بڕیاری نییە لەسەر ئەوەی کە ئەلەم شوێنە فەساد هەبێ لەم شوێنە نەبێ، ئەلەم شوێنە ئومەتی ئیسلامی حاکم بێ و لێرە مەحکوم بێ، هەمووی ئاگا لێیە، هەمووشی بڕیاراتی ئەوە، ئێمە بە هەمووشی ڕازین. ئەی ئایا واجب نییە لەسەر ئێمە کە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەرکەین و تەرکی مەعاصیکەین و دوورکەینەوە لە خراپەکاری، بەڵێ واجبیشە لەسەرمان ئەوە جێبەجێکەین، ئینکارکەین و ڕیوایاتی زۆر هەیە لەسەر ئەمەی و ئەدیلەی زۆر هەیە لەسەر ئەمەی کە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر بەشێکی زۆر سەرەکیە لە دینی ئێمە. ئاینی پیرۆزی ئیسلام شتێک کە هێشت بێتیەوە هەتا ئەمڕۆ بریتێ لە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر، بریتێ لە دەعوە و بانگەواز. ئەم ئیسلامە بە دەعوە و بانگەواز گەیشتۆتە ئێمە و بە دەعوە و بانگەواز ئەگاتە پشت ئێمە و ئایندەی ئێمە و ئەولادی ئێمە، و ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر لە هەر قەوم و گەلێکە نەما ئیتر مستحقی ئەوەن خوا جەل جەلالوهو ئەنواع جۆری عەذاب و عیقاب بەسەریانە داببارێنێ. بۆیە ئینسانی موسڵمان قەت مانوو نابێت لە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپ. دەی ئایا من بە شتێک کە ناڕازیم، بە شتێک کە نەهێڵم بکرێ ئەی وەستێنم، ئەی چۆن لە دڵەوە پێ ڕازیم؟ ئیمامی غەزالی کۆمەڵە نمونەمان بۆ ئەهێنێتەوە کە ڕێضا و کەراهەت پێکەوە ئایا تەناقوضی یەکن و تەضادی یەکن، شتێکت پێ ناخۆشەوە پێشی ڕازیت یان نا قەی ناکە. ئێمە تەبان یاسایەکمان هەیە لە علمی لۆژیک، علمی منطقە، علمی منطق زانستێکی زۆر گەورەیە. تەبان زۆر کات جاری وایە کەسێکە بینم ئەڵێ ماوەسا ئەو ئاەتە عکسی ئەو حەدیثە عکسی ئەو ئاەتە نییە، کورە عکس کەلیمەیەکی منطقیە، یا ئەو ئاەتە تەناقوزی نییە لەگەڵ ئەو حەدیثە، تەناقوز کەلیمەیەکی منطقین. ئەمانە یاسایەکمان هەیە، یاسایەک بە دووشت ئەوترێ پێچەوانە کە لە هەموو ڕۆکانەوە پێچەوانە یەکتر بن، اینجا پێوترێ پێچەوانە. لە هەموو ڕۆکانەوە پێچەوانە یەکتر بن، اینجا پێوترێ پێچەوانە. بە نمونە من لەگەڵ باوکمە، ئەترسم لە باوکم خۆشێ، ئایا ئەم دوشتە تەضاد یەکترنی؟ نەخێر، چونکە مەسائلی حب بە ئاراستەیە کە ئەڕوا، مەسائلی خەوف بە ئاراستەیە بەریەک ناکەون، ئەو دوانە عکس یەکتر نین. مەسئلەی کەراهەت و باڕق لێبوون لەگەڵ ڕازیبوون ئەمیش دوو ئاراستن ناکوتن بە یەکترە، بە پەنە یەکترە ئەڕۆن، بۆی هیچ تەعارۆزێ لە نێوانیانان نییە. چۆن من فەرمانم پێکراوە بەوەی کە ڕقم لە کەراهیەت بێ، هەموو وەلا و بەڕای موسڵمان لەسەر ئەوە دامەزراوە، ئیماندارانم خۆشەوێ ڕقم لە کافران و بێدینان ئەبێتەوە، خودی ئەم کافرە کە ڕقم لێ ئەبێتەوە لە هەموو جیهەتێکەوە ڕقم لێ نییە. کاتێک کە ئەبێنم ئەمە مرۆڤە، خوا خەڵقی کردووە، مرۆڤ زۆر گەورەی لای خوا و دروست کردی، هەموو کەون کۆکەرەوە. دۆستێکم هەبوو هەموو جارێ ئەوە شتی بچوو بچوو هاتنە سەر مێزەکەی لێدا ئەیکوشتن، ڕۆژە پێم وتە ئەو بۆچی ئەو شتە بچووکانە ئەکوژی، مێشولەیەکە مێرولەیەک هەرچیت ئەو زۆر پێی ئیزعاجم بکەنە سەر مێزەکە. وتم تۆ ئەزانی ئەگەر هەموو ئینسانیەت کۆبینەوە پێکەوە ئەمان پێ خەلق ناکرێ، ناتوانین جوڵە بخەینەوە ئەمە، تۆ بە ئاسانی پانی ئەەکەیتەوە. ئەوی لەو کاتەوە کە یەنە سەر مێزەکە ئەمە بیکوژم ئەو ناوێرم، بیرەکەم هەموو مرۆڤایەتی کۆڵە لەوەی کە دروستیکە. ئەی مرۆڤایەتی چەندێک کۆڵە لەوەی کە ئینسان دروستکە. بۆیە مرۆڤ زۆر گەورەیە، مرۆڤ قابلی ثەنایە، قابلی ڕێزە. خودی ئەم کەسە کافرە کە من ڕقم لێ بێتەوە، کۆمەڵە صفەتی باشی هەیە، صفەتە باشەکانم ڕق لێ نابێتەوە، ئەوە صفەتی کوفریم ڕق لێ ئەبێتەوە، خودی مرۆڤەکەم ڕق لێ نابێتەوە. بۆیە ئەو شتانەی کە ئێمە وا هەستەکەین تەضادە، تەضاد نییە لە حەقیقەتە. ئیمامی غەزالی ئەفەرمێ چونکە لە جیهەتێکەوە تۆ ڕێگری لێ ئەەکەی لەم خراپە، لە جیهەتێک تریشەوە مادام کولی قەزەکە سەیرەکەی خوا بەم قەزێ ڕازێ، منیش پێ ڕازیم. هەر یەکێک لە ئێمە ئەگەر ئەمە بمانەوێت جوانتر حاڵی ببین وردی کەینەوە، ئەفەرمێ بێنە لە پێش چاوی خۆت، کەسێک بە ڕەفیق و دۆستەکانی ئەڵێ ئێوەم هەر هەموو خۆشەوێ، بەڵام ئێستا هەر یەکێک لە ئێوە عەزیەت ئەدەم، ئازاری ئەدەم
هەتاوەکو بزانم هەڵوێستی چۆنە بێ ئەڵێ هەمویان ئەمیان خۆشێ ئێمەش ئەمانی خۆشێ دەستەکە بە ئازاردانی دانەیەکیان ئەڵێ لەگەڵ ئەوەشا خۆشی ئەوێ هەندێک جار قسەی پێ ئەڵێ ڕەفیقەکان لەبێن یەکترا هەر ئەوهان باوک جاری وایە مناڵەکەی خۆی زۆر خۆشەیە لەگەڵ خۆشەویستەکەشا لێ ئەدا ئازاری ئەدا بۆ چکە ئەم دووشتە عەکسی یەکتر نین مضادی یەکتر نین لەم کاتە ئەم بەشەی کە لێ ئەدامە جیهەتی تەئدیبە بەشی خۆشەویستەکەشی سەری ماچەکە واتە عینەن مەحەبەت و جۆرێک لە ڕقدبوون کە هەستەکەی دەرەکەی ئەڵێ ئەم کەسە کە یەکێک لەمانە عەزیەت ئەدا وای لێ ئەم کەسە جوێنی پێ ئەدا یا قسەیەکی پێڵێ یا قسەی بەرامبەر یا هەڵوێستێکی ناشرین بەرامبەری ئەبێ ئەو کەسانەی کە محبن ئەوانەی کە عەزیەتەکەیان نەکێشاوە ئەڵێن چۆن ئەبێ ڕازی نەبی بەم کەسەی کەوا عەزیەتی تۆ ئەدا بێ پێ ڕازی بێ مادام محبی تۆیە ئەگەر بێن وردی کەینەوە ئەم مەسائلی قەضا و قەدەرش بە هەمان شێوازە ئێمە یەن هەر یەکێک لە ئێمە ئەم کەسەمان خۆشە و مەحەبەتمان بۆی هەیە یان بەم مەسئلە ڕاضین بە تەواوی خوا جەل جەلالوهو بڕیاری داوە لە ئەمڕۆ ئوممەتی ئیسلامی لەسەر قاچەکانی خۆی نەوەستێ لەبەرەوەی پۆلێنیان ئەکا هێشتا ماوە ئەبێ لە بێژنیان بدا کامەیان بۆ قیادە و سیادەی ئەم وڵاتە ئەشێ یا بۆ ئوممەتی ئیسلامی ئەشێ بۆیە ئەبینی وردە وردە عقوبەی ئەم ئوممەتە ناڕەحەتی ئەم ئوممەتە کەیت هەمووی لە ڕەب العالەمینەوە بە هەمووشی ڕازین بەڵام لە هەموویە یا دوعا ئەکەین خوا لەسەرمان لابە یا جوهد ئەکەین کە مەعسیەت لەناو خۆمان نەهێڵین بۆی لا بچێ کەوا بۆ ئەم دووشتە عەکس یەکتر نییە لە جیهەتێکەوە من ڕێگری لە خراپە ئەەکەم لە جیهەتێکیشەوە پێ ڕازیم مادام فەرمانێکی خوا بێ بۆیە ئەم بابەتێکی وردە لە مەسائلی قەضا و قەدەرە ئەفەرمێ ئەبێ کەسی ئیماندار ئەمە جوان جوان تێبگا و ئەمە بەشێکە لە پەنهانیەکانی قەدەر وردەکاریە زۆر وردەکانی قەدەر ئەفەرمێ ئەولا وایە ئینسان سکوت کا و تەئەدوبی هەبێ بە ئەدەبی شەرع بەرامبەر بەم بابەتانە و هەرچی خۆی گەورە بڕێ لەسەرداوە ئەم کاری جێبەجێکردنە کاری نەتیجە نییە و تێفکرین نییە لەو مەسائلانە خوا جەل جەلالوهو بڕیاری دابوو کێت خۆش بێ خۆشت بێ ڕقل لە کێ بێ ڕقل لێ بێ کام سیفەتت خۆش بێ خۆشت بێ کامت ڕق لێ بێ ڕقت لێ بێ بەڵام لە هەر هەمووشیە أن الخير والشر كلاهما داخلان في المشيئة والإرادة بەڵام ئەگەر چاو بن و قێنم پشتی قەدەر سیرکەم ئەبینم خەیر و شەڕ هەردووکیان لە دەستی خوایە و خۆی بڕیاری لەسەر ئەدا ولكن الشر مراد مكروه والخير مراد مرضي به شەڕ کە خوای گەورە خەڵقی کردووە کە لەسەر زەویە دروستی کردووە ئەکرا مەسا خوای گەورە هەر شەڕ دروست نەکە ئەبەد بەڵام کە دروستی کردووە هێناوێتی مرادی خۆیەتی مەبەستی خۆیەتی بەڵام مەکروهیشە چ لە لای ڕەب العالەمین چ لە لای عەبدەکانی خوا مەسەلەی خێریش خوای گەورە بڕیای لەسەردا و مرادی خۆیەتی محبوبە لە لای خوا محبوبە لە لای عەبدەکانی خوا بۆیە ئەفەرمێ باشترین شت لەم مەسائلانە سکوتە لەسەریان بەڵام ئینسانی موسڵمان ئەوەندە بزانێ کە تۆ ئەمر بە معروفی تۆ ڕێگری لە خراپەی تۆ لە جیهەتێکەوەیە ڕازیبوون بە قەدەر و قەزای خوا لە جیهەتێکی ترەوەیە دوعای تۆ لە جیهەتێکەوەیە ڕازیبوون بە هەر موسیبەتی ڕوتیەکە لە جیهەتێکی ترەوەیە ئەفەرمێ بە وەحی هات بۆ داود عەلەیهی السەلام فەرمووی ئەو کەسانەی کە پشتیان لە من کردووە لەو یعلەم المدبرون عنی کەیفە انتظاری لەهم ئەگەر ئەو کەسانەی کە ئەزانن کە پشتیان لە من کردووە ئەگەر ئەزانن من چەند چاوەڕێی ئەوان ئەەکەم چەند نەرمم لەگەڵیان چەند بە شەوقم کە واز لە گوناه بێنن خوایان ئەفەرمی بە داود عەلەیهی السەلام بەخوا ئەو کەسانەی پشتیان لە من کردووە ئەگەر ئەزانن چەند من چاوەڕێیان ئەەکەم و چەند چاوەڕێوەکەم واز لە گوناهەکان بێنن چەند نەرمم لەگەڵیانە چەند بە شەوقم هەتاوەکو واز لە گوناهەکان بێن و عەفویان کەم بەخوا ئەگەر ئەویان ئەزانی لەماتوا شەوقا ئیلەیە لەماتەوە شەوقا ئیلەیە هەمویان ئەمردن بەس بۆ ئەوەی بگەنە لقای من لە شەوق و خۆشەویستی منە ئەو کەسانەی کە پشتیان لە خوایە ئەوە حاڵیانە ئەفەرمێ دەی ئەمە حاڵی ئەو کەسانەیە کە خراپەکارن ئەمە ئیرادەی منە بەرامبەر بەو کەسانێکەوە مدبرن لە پشتەوەن ئەوانە پشتیان کردوتە من و من بەو کەیفێتە مامەڵەیان لەگەڵاک ئەی ئەگەر ئەو عەبدانە ئەزانن کە مقبلینە عەلەیە ئەوانەی کە ڕویان کردوتە من ئەگەر ئەزانن چەنێ من لەگەڵیانە بەسۆزم چەنێ زیاتر لەمانە
لەگەڵیانە بە شەوقم ئەبێ ئەوان چی بکەن یعنی بیرکەنەوە کەسێکی عاسی بێنە پێش چاوی خۆتان زۆر خراپەکار بەرامبەر بە ڕەب العالەمین کە مدبر عن الله کەسێک لە هەموو ڕۆکانەوە پشتی کردوێتە خوا لە اعتقادیە لە عیباداتیە لە معاملاتیە لە ئەحواڵی شخصیە لە هەرچی شتەیە لە فقهایە ئەو لە پێچەوانەی خوا ئەجۆڵێتەوە دەی خوا جەل جەلالوه زۆر نەرمە لەگەڵ ئەم عەبدا چونکە خۆی دروستی کردو زۆر نەرم لەگەڵ یا مامەڵایەکە بە شەوقە بەوەی ئەم عەبدە واز لە گوناهەکانی بێنێ بەخوا ئەگەر ئەم عەبدە گوناهبارە ڕەحمەتی خوا ئەزانێ خۆشەویستی خوا بۆ ئەزانێ بەخوا یەکسەر ئەگەڕێتەوە بۆ لای خوا و ڕوو ئەکاتەوە لای ڕەب العالەمین ئەی ئەو کەسەی کە مقبلە بۆ لای خوا ڕووی لە لای خوا بەرەو لای ئەو ئەڕوا ئەبێ حاڵی ئەم کەسە چۆن بێ ئەبێت چەند بە ئیشتیاقەوە بەرامبەر بەخوا جەل جەلالوه حەرەکە و جوڵە و سەکەنەی هەبێ ئەی داود بەخوا ئەو عەبدەی کەوا ئیستیغنا ئەکا لە من لەو کاتە لە هەموو کەس زیاتر محتاجی منە بەڵام پەتی بۆ شلەکە ئیستیغنای کردووە لە خوا جەل جەلالوه هەندێک پارەی هەیە هەندێک سوڵتەی هەیە هەندێک دەسەڵاتی هەیە هەندێک شەهادەی هەیە هەندێک علمی هەیە هەر شتێک لەو شتانە نعمەتانە هەندێک لەش ساغی هەیە صحەتی هەیە ئیستیغنا ئەکا و ئەزانەی تر ئەمە هی خۆیەتی سنگ دەرەپەڕێنێ ئەفەرمێ دەی دیقەت بدە ئەم عەبدە کاتێک کە ئەبەم شێوازە ئیستیغنا ئەکا زۆر زۆر بە حاجەیە بۆ لای من هەناسەکەی مادەکەی پاراستنی سەروەتەکەی پاراستنی مەنسەبەکەی هەمووی بەدەستی خوایە زۆر محتاجە ڕەب العالەمینە ئەفەرمێ چەندێک ئەم عەبدە محتاجە ئەبەو شێوازە کە لەو کاتەی کە زۆر ئیستیغنا ئەکا لەخوا محتاجە بەخوا لەوە زیاتر کاتێک کە ئەگەڕێتەوە لای من لەوە زیاتر زۆر زۆر محتاجترە بە حاجەترە چونکە ئیتر دەستی لە هەموو شتێک ئەبڕێ ئەمەلی تەوبەشی نامێنێ ئەفەرمێ کاتێک کە ئەگەڕێتەوە بۆ لای خوا جەل جەلالوه ئەگەر تەوبە بکات ئەم کەسە بگەڕێتەوە ڕەب العالەمین ئەم کەسە خۆی چەنێ بە حاجە ئەزانێ ئەگەر تەشبیه نەبێ ئەڵێن ڕەب العالەمین یا چەنێ ئەم کەسە خۆشبەختە ڕەب العالەمین زۆر لەوە زیاتر باشە پێی خۆشە کە ئەم عەبدە لە عەبدەکانی کاتێک کە ئەگەڕێتەوە لای والله جاری وهەیە ئینسان لە ئەو پەڕی ئیستیغنایە و تەکەبورە و لەو پەڕی گوناහ و مەعاصیە زۆر محتاجە ڕەب العالەمین هەندێک جار ئینسان عەسیان ئەکات و زۆریش ئەگرێ لە بەردەم ڕەب العالەمینە کاتێک کە عەسیانەکەی ئەکا کاتێک کە گوناهەکە ئەکا بۆیە هەر یەکێک لە ئێمە لەم مەسئلەی عەسیان و تاوانە ئەبێ زۆر بە وریایی مامەڵەکەین کاتێ عەبدێک ئەبینی کە گوناهبارە ڕقم لێ ئەبێتەوە ڕقم لە خودی عەبدەکە قەد نابێتەوە ڕقم لە گوناهێک لە گوناهەکانی ئەبێتەوە کە ئەیکا لەوە چ دەیان صفەتی باشەیە بە تایبەتی دائیرەی ئیمان بۆیە وەلا و با بڵێن بەڕا لە ئیسلامە لەسەر ئیمان و کوفرە نەک لەسەر عیسیان ئەم بابەتە بێ زۆر بە وریایی مامەڵەی لەگەڵاکەین ئەمڕۆ یەکێ لە کێشەکانی گەنج ئەوەیە مامەڵە لەسەر عیسیان ئەکا مامەڵە لەسەر کوفر و ئیمان ناکە سەیری گوناهەکە یعنی وەلا و بەڕایی ئێمە لەسەر چی لەسەر گوناه و ناگوناهی دامەزراوە ئەمە زۆر غەڵەت بەنمونە مەسەڵەن فڵان کەس ئەڵێن وەڵا گوناهی زۆرت ئێمە ڕقمان لێ بێتەوە نابێ ڕق لێ بێتەوە گوناهبار لەو جەماعەتەیە کە تۆ ئەذلة على المؤمنین ئەوە ئیماندارە مادام ئەهلی ئیمانە گوناهکارە تۆ زەلیلی لەبەردەستیە خۆت زەلیل ئەکەی لەبەردەستیە خۆشت ئەوێ ئەی ئەو کەسەی کە عەسیان ناکا و چاکەکاری و مەحەبەتم بۆی هەیە ئێستا ئەسڵ سوبحان الله ئەم زەمانەکە ئێمەی تێکەوتوین حتا مەسەلەن ئەگەر خەڵکە چاکەکە هەر هەمووی کۆکەیتەوە گروپی بچووک هەیە هەر گروپە خۆی خۆشەیە وەلا و بەڕا لەسەر ئەو گروپانەیە غەڵەتە چونکە وەلا و بەڕا لە عەقیدەی ئیسلامیە لەسەر کوفر و ئیمان نەک لەسەر مەسەلەی عەسیان مەهما کان کەسێکە تاوانبارە گوناهبارە بێنە پێش چاوی خۆتان ئەگەر عەبدێک نۆجار زیناکە نۆجار زینا ئەو گوناهە گەورە نۆجار عەبدێک زینای کرد یەک جار لەبەر خاتی خوا وازی لە زینا هێنا لای ئێمە ئەڵێن ئەمە کەسێکی زۆر بەرەڵایە دەی لە لای خوا هێشتا ئەم کەسە لە ناجیەکانە و ڕزگار بۆکانە چونکە ئەو جارەی خۆی گرتەوە بەدەبۆی نووسراوە لایەنی کەم هێشتا ئەمە چاکەی زۆرترە لە خراپەی
بۆیە وەلا و بەڕایی ئێمە قەت لەسەر مەسەلەی عسیان دانامەزرێ، لەسەر کوفر و ئیمان دامەزرێ. ئێمە ڕقمان لە کافر ئەبێتەوە، حتا لە کافریش ڕقمان لە مرۆڤەکەی نابێتەوە، ڕقمان لە کوفرەکەی ئەبێتەوە. ئەی لە عاسی مسلمانە چۆن ڕقمان لە ئیماندار ببێتەوە؟ بۆیە ئەم بابەتە یەکێک لەو بابەتانەی سەبەبی خلافی زۆر لە کوردستان و جیهانی ئیسلامیە ئەمەیە. یعنی ئێمە یەن پۆلێنی خەڵک بە پێ گوناهەکەین، نەک بە پێ کوفر و ئیمان. اینجا خۆمان قەزا ئەکەین، خۆمان داوەری ئەکەین، خۆشمان مدعین لە مەسائلەکانە. ئەڵێن ئەم کەسە ئەیهێنین، ئەڵێن کاکە ئەمەنە گوناهی کردووە، ئەم گوناهیان خەلەلی عەقیدەیە، دەری ئەکەین لە عەقیدە. خۆمان بۆ خۆمان بڕیار ئەدەین، نەک ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم و عولەمای ئومەت. بۆیە ئەبینی پیاوێکی گەورەی وەکو ئیبن تەیمیە کاتێک کە ئەخوێنیتەوە چەند توندە، لە زۆر بابەتە چەند ڕق ئەوەستێتەوە. کەچی لە باسی ئەشاعیرەیە ئەڵێ یەک کەس تەسەوور ناکەم لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە من ڕەفیقتر بێ، نەرمتر بێ بەرامبەر بە ئەشاعیر لە مەجموع فتاوای وافر. بۆیە ئێمە هەر یەکێک لە ئێمە کاتێک کە یەن عسیان ئەکەینە پێوەر، سێرەکەی دڵمان بچووک ئەبێتەوە، تەحملی یەکتر ناکەین ئەبەت، ڕقمان لە یەکتر ئەبێتەوە. بەڵام ئەگەر کوفر و ئیمان بێ، هەموو شتێکی یەهود و نەساڕامان پێ قبوڵ ناکرێ، بەرامبەری ئەوەستینەوە توندین لەگەڵ ئیماندارانە زۆر سەلامەت هێواش. یعنی ئێستا تەسەوورکەن ئەگەر بڵێن کەسێک بوویە مەسیحی، بوویە یەهودی، لەوەچێ زۆر جوڵەی ئێمە دروست نەکە، حتا لە تۆڕە کۆمەڵاتەکانە زۆر نابێتە کێش. ئەگەر بڵێن کەسێک گوناهێکی کرد، گوناهێکی چی؟ شەهەوانی مەسەن لەگەڵ ئافرەتێکا تێکەڵ بێ، هوو چ دەنگدانەوەیکی گەورەتری ئەبێ. ئەوە پێوەرەکەی لە ئێمە کە ئێمە بنیاتی وەلا و بەڕامان لەسەر چی داناوە؟ لەسەر گوناه داناوە. بەینەما هەرچی گوناه هەیە لەسەر زەوی ناکاتە یەک شیرک بەرامبەر بەخوا جەل جەلالوه. هەرچی گوناهی سەر زەوی هەیە کۆی کەرەوە ناکاتە شیرک، ئەوەندە گەورەیە شیرک بەرامبەر بەخوا جەل جەلالوه. بۆیە ئێمە ئەبێ زۆر ئاگامان لەوە بێ، پێوەرەکەمان بکەینە پێوەرێک کە لەسەر ئیمان دامەزرابێ. کە لەسەر ئیمان دامەزرا بوو، ئێمە عمومیاتی ئیمانمان هەیە، ئوسولیاتی ئیمانمان هەیە، فروعیاتی ئیمانمان هەیە. لە ئوسولیاتە هەرچ کەس متفق بوو لەگەڵتا تەواو. ئوسولیاتی ئیمان پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم خۆی تحدیدی کردووە. الإيمان أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله وتؤمن باليوم الآخر وبالقدر خيره وشره. وأصوليات لا أصولياتها چەند کەس متفقة لەگەڵ تۆیە تۆ خۆشتەوێ. ئەی لە جوزئیاتە خۆ ئێمە ئەگەر بین لەسەر عسیان ئەوە بکەین، زۆر بابەت هەیە لای عالمێک بە عسیان دانێ، لای زانای تر بە عسیان دانانرێ، بە تاتی بابەتە فقهیەکان و خلافیەکان. بۆیە ئێمە ئیماندار لە مەسائلی کە ئەڵێن وەلا و بەڕائمان بەچی دابمەزرێ. وەلا و بەڕا لە ئینسانە دووشتی عەکسیەکە، خۆشویستن، ڕق لێبوون. ئایا لەسەر چ ئەساسێک دێن؟ و خۆ دین هەوانتە نییە بە مەزاجی کەس بێ، ئەم کەسە بڵێ وەڵا ئەبە و شێوازە ئەویت، نا، ئەمە یاسای بۆ دانەوە، هەموو شتێک لە شەریعەتە. لە ئاعتقادیات و ئوسولیاتی ئیمانە مەسائلی وەلا و بەڕا دامەزرێ. لە غەیری ئەوە چێتە بابەتە فقهیەکانەوە. لە کێشە فقهیەکانە ئایا وەلا و بەڕا دامەزرێ؟ قەت دانامەزرێ، حەقمان نییە. ئەوە حەنەفی مەذهبە، ئەوە شافعیە، ئەوە مالیکی، ئەوە ئیجتیهادی نوێی کردووە، ئەوە چۆن بیرەکاتەوە، ئەو بۆ شێوازە عەمەلی ئیسلامیەکە، ئەم بەم شێوازەی ترەیکە، هەموو ئیجتیهادات. بنمونە لە خزمەتانە نمونەیەک بێنمەوە کە لەو ئیجتیهاداتە زیاتر حاڵی بین. ئێمە ئەبینین لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خەلیفە چۆن دامەزرا؟ شوڕا دای نەمەزران؟ ئیجتیهادێک شوڕا دامەزران. لە زمانی ئیمامی ئەبوبەکر و عومەر و عوثمان و عەلی لە هەموویانە چی دامەزران؟ شوڕا دامەزران. لە سەردەمی سەیدنا موعاویە کوڕەکەی خۆی دانا، ئیجتیهادی کرد. کەس وتی ئەمە نە، یەکسەر لە عەقیدە چووە دەرەوە، یەکسەر بەڕای نەخێر. هەموو عولەمای ئەو زەمانە هاتن بەیعەتیاندا. بۆ ئیجتیهادێکی فقهی کراوە، با پێچەوانەی خۆشم بێ، ناکاتە عسیان، ناکاتە گوناه. بۆیە لەسەر گوناه قەزێکەدا نەمەزراوە، لەسەر ئیجتیهاد دامەزراوە. دقیق نەهاتووە پێم بڵێ مەلەکی حرامە، کوڕەکەت دابنەی حرامە، نەیوتووە. بگرە علەما ئەفەرمون لە ڕووی سیاسی شەرعیەوە ئومەتی ئیسلامی دا نەئەمەزرا، سەیطەرەی بەسەر جیهانە نەئەکرد. ئەگەر بەهاتایە معاویە کوڕەکەی خۆی دانەنایە، ئەویش کوڕەکەی خۆی بۆ شێوازەت بۆ تەسەلسولە، عالەمی ئیسلامی دا نەمەزرا. و ئەم ئومەتە کۆ نابێتەوە لەسەر ضەلالەت.
چەند سەدە ئومەتە بەوە حکمی کرد لە ئومەویەکانە هەمووی بە مەلەکی هات دوای ئەو لە زمانی عەباسیەکان و عوثمانەکان و حتا دووە لە بچووکەکانی سەلاجی خەڵکی و هەمووی لەسەر ئەو مەسئلە دامەزرا کەوا بوو ئەم بابەتە بابەتێکی ئیجتیهادیە ئەمڕۆ مەسەلەن ئەمانەیە مەسەلەن هەمومان پێکەوە ئەڵێن ئێمە بەم شێوازە کارەکەین بۆ خوا چونکە ئێمە لەسەر سوڵتانین مەجموعەیەکمان ئەڵێن بەس تەربیە و تەزکیەی نەفسەکەین مەجموعەیەکمان ئەڵێن بەس بانخوازی ئەکەین مەجموعەیەکی ئەڵێن وەڵاوە بە جیهاد کارەکانی خۆمان جێبەجێ ئەکەین مەجموعەیەکی ئەڵێن لە ڕووی پەرلەمانەوە ئێمە جێبەجێ ئەکەین یعنی هەر یەکەی بە شێوازێک ئەمە هیچی ناکاتە عەقیدەی ئیسلامی هەر هەمووی ئەکاتە ئەوەی کە ئیجتیهاداتی فقهیە بۆ گەڕانەوەی حکمی خوا بۆ سەر زەوی بۆیە وەلا و بەڕا لەسەر ئەوانەدا نامەزرێ ئەوەی لەسەرەوە دایمەزێنێ هەر تێنەگەیشتوە لە عەقیدەش بۆیە مەسائلی عەقیدەی ئیسلامی بابەتێکی ورد و دقیقە ئەبێ ئێمە ئیماندار جوان بزانین مامەڵەی لەگەڵاک ئەمە لادانێک بوو لە ئەسڵی بابەتەکەمان ئێمە کێشەکەمان ئەوەیە ئێمە گەیشتوێنێتە ئاستێک کە خوای گەورەمان زۆر خۆشەوێ و نسمان لەگەڵ ڕەب العالەمینە پەیا کردووە گەیشتوێتەوە بە هەموو کارێکی خوا ڕازین ڕەزامەندی خوا بەسەر هەموو شتێکمانایە ئەفەرمێ ئافرەتێکی زۆر متعەبید و خواناس ئەڵە جارێکیان وتی وەڵڵاهی تاقەتی ژیانم نەماوە زۆر حەز ئەکەم بمرم والله مردن ئێستا ئەگەر بفرۆشەیە ڕێک ئەم کڕی شەوقم بۆ لای خوا جەل جەلاله ئەوەندە بەهێزە و ئەوەندە ئەوم خۆشەوێ وتیان ئەوەندە متمانەت بە کردەوەکانی خۆت هەیە ئاوا ئەڵێ ئەوەندە وازانی ساغا ئەم کردەوانت ئاوا یەقینت هەیە ئاوا ڕازیت و ئەتێ بڕۆی بەرەو لای خوا فەرمووی نا وەڵڵا بەس خۆشم ئەوێ گومانی باشم بەخوا هەیە بەخوا ئەگەر عەزابیشم بدا هەر خۆشم ئەوێ سەیری ئەم قۆناغەکەن کە ئینسان پێ ئەگە لە مەحەبەتە ئەگەر عەذابم بدا خوا جەل جەلاله هەر خۆشم ئەوێ بۆیە ئینسانی ئیماندار کاتێک کە ئەڵێن ڕازی ئەوێ بە قەزای خوا ئەگەر عەذابیشی بدا قبوڵ ئەکە پێی خۆشە چێژی لێ وەرەگرێ کۆتایی دەرسەکەم بە باسێک یانم ژن و مێردێک شەڕیان بوو پیاوەکە زۆر یابوو لە ژنەکە ژەکەش هیچ قسەی نەکرد دەوتو کاکە تۆ بۆ قسەیە ناکە ئەخلێتەیە چ قەی ناکە وەڵی بەگاڵتەوە لێیە وانە بوو شتەکە بۆ چونکە مەحەبەت هەبوو لە دڵیا لێدانەکەشی بە بارێکی ترە تەفسیرە کرد بە بارێکی جوانە ئێمە ئیمانداریش کاتێک کە مەحەبەتێکی کاملمانەوە بۆ خوا جەل جەلاله کاتێک کە زۆر مصیبەتێکی گەورەش ڕوومانتی ئەکا بەخوا دڵمان زۆر ئارامە هەستەکەین بە مەحەبەتەوە ئەمە زلەی میهرەبانی خۆیان ڕێکمان ئەکاتەوە ئەم مصیبەتە بێ خێر نییە لە بنیا پڕە لە خێر بۆیە نەزەری ئێمە بۆ بنی مصیبەتەکانە نەک بۆ سەری مصیبەتەکان بۆ پشتی مصیبەتەکانە نەک بۆ ئەو لەحظەی کە مصیبەتەکەمان بەرەکەوێ خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بمان گەڕە لەو عەبدانەی کە خۆشەویستێکی کامیلیان بۆ تۆ هەیە ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بمان گەڕە لەو عەبدانەی کە بە کارەکانی تۆ زۆر ڕازین یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆ لەسەر جەم گوناهەکانمان ببوورە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە یا ربی خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە یا ئیلاهی هەر کردەوەی کە کردومانە مای ڕەزامەندی تۆ نەبووە لێمان عاجز بوو یا ئیلاهی داوای عەفوت لێ ئەکەین و عەفومان کە یا رب العالمین خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی هاوسەر و خێزان و مناڵمان ببوورە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی ئەقریبا و خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی هاوڵ و ڕەفیقانمان ببوورە لە گوناهی خۆشەویستانمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە یا رب العالمین خوای لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببوورە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی مردوومان ببوورە یا رب العالمین خوای ئەو مردوانەی بێکەسن کەس نییە دوعایان بۆ بکە و ئێمە لەم محراب و منبەرەوە دوعایان بۆ ئەکەین یا ربی خوای لە گوناهی هەمویان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە گۆڕەکانمان ئارام کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان ئەو مسلمانانەی ئەبنە سەبەبی خەیر لەم کاتە ناڕەحەتیە بۆ خەڵکی فەقیر و هەژار یا ربی خوای بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەریانە ببارێنە یا ربی خوای گیان بمان خەرەباری هەرزانی بمان خەرەباری ڕەحەتی بمان خەر ناو بەرەکەتی خۆت یا رب العالمین لە دەستی پیسی بەدکاران ڕزگارمان کە یا رب العالمین
يا ربي خواهي جان إيمان من ثابت كدام زراو من ك خواهي لد أبارينا ولد ألالينا خواهي دام زراو من ك يا أكرم الأكرمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من شوء وجبوري خواهي قول لي من قبولك.